حسی رادیوی دنگی گلتبن. لێرکێوی سەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی ئەو کارانم هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمە 20 شوباتی 2024 پێشکەشەکەن بی سەرمان بن. ئەمڕۆ وادەیەک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاشکرای دەکات بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە و وتەبێژی کۆمیسیۆنەکەش زانیاری زیاتر لەو بارەوە ئاشکرا دەکات. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان کۆ دەبینەوە، بەڵام ئەو وادەی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دادەنرێت کۆتایی نییە و ڕەنگە گۆڕانکاری تێدا بکرێت. دوێنێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری داوە کە ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدان بۆ 10 ڕۆژی دیکە درێژ بکرێتەوە کە بڕیار بوو ئەمڕۆ 20 شوبات کۆتایی پێبێ. بڕیارەکە زیاتر ئەوانە دەگرێتەوە کە لەدایکبوون ساڵی 2006 بۆ ئەوانەشی کە لە پێشودا کارتی بایۆمەتری نوێ نەکردێتەوە بۆ ئەوی دەرفەتی زیاتریان بۆ بڕاکسێت. پێشتریش دڵشاشا بوویتەبێژی سەرۆکاتی هەرێم ڕایگەیاندووە کە نەچوان بەرزانی سەرۆکی هەرێم لە مەرسومێکدا ڕۆژی 25 شوباتی ئەم ساڵی وەکو ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کردووە و سەرجەم لایەنەکانی ڕاستپاردووە بۆ ئەنجامدانی ڕێکارە پێویستیەکان. دوێنێ دادگای باڵای فدرالی عێراق یەکەم دانیشتنی لەبارەی سکاڵای دژی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجامدا و دادگاکە بڕیاری ڕەتکردنەوەی سکاڵاکەیدا بەهۆی ئەوەی کە سکاڵاکە پەیوەندی بە دەسەڵاتی دادوەریۆنیە بەپێی خشتەی کۆبوونەوەکانی دادگای فدرالی عێراق. دوێنێ دادگاکە لەبارەی چەند دۆسێکۆ کۆبووەوە کێکێکیان تایبەت بۆ بە کەرکووک لە ڕاگەنراوەکەدا ئەنجامی و سکاڵای سەر هەڵبژاردنەکانی کەرکووکی بڵاو کردوەوە. لە ڕاگەنراوەکەدا هاتووە کە دادگای فدرالی عێراق ئەو سکاڵی ڕەت کردوێتەوە کە داوای هەڵوەشانی ئەنجامی هەڵبژاردنەکانی پارێزگای کەرکووکی کردبوو کۆکاری ڕەتکردنەوەکەشی بۆ گەڕاندەوە کە سکاڵاکە پەیوەندی بە دەسەڵاتی دادوەریۆنیە. دوێنێ دادگای فدرالی عێراق یەکەم دانیشتنی لەبارەی سکاڵا دژی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک ئەنجامدا. سکاڵاکە داوای هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەو پارێزگایی کردبوو. سکاڵاکە لەلایەن کەسێک بەناوی ئەمیل بوتریس تۆمار کراوە کە سکاڵای لە دژی سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی هەڵبژاردنەکانی عێراق تۆمار کرد بە تۆمەتی ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران وربینی لە تۆماری دەنگ دەراندا نەکردووە و پابند نەبوو بە مادەی 11 هەمواری سێمی ژمارە 4 ساڵی 2023 یاسای پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ڕۆژانی 18 و 16 کانونیەکەمی ساڵی ڕابردووە ئەنجامدرا. لە 28 هەمان مانگدا لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند کرا. شاناز ئیبراهیم ئەحمەد دەڵێت نابێ هیچ کەیسێکی نەتەوەی بە حزبی بکرێ، هەروە بۆ گەیاندنی پرسی کورد بە جیهان پێویستە کورد پێکدەنگی سەرنجی لەسەر پرسە نەتەوەیەکان بێ لە پێناویدا هەڵ بدە. شاناز ئیبراهیم ئەحمەد لە شاری سەمانی دوێنێ لەگەڵ ژمارەێک لە ڕۆژنامەوانان و بشێک لە دەستگا ڕاگەیاندنەکان کۆبووە تێدا وردەکاری پرۆسەی هێنانەوەی 172 ڕووفاتی شەڵاوەکانیان فالی پاس کرد کە ماوەی 4 ساڵ زیاترە لە بەغدا چاوەڕوانی گەڕانەوەیان دەکرێت، هەروە هۆکار و ئاستەنگەکانی بەردەم گەڕانەوەی ئەو ڕووفاتانی ئاشکرا کردووە. شاناز ئیبراهیم ئەحمەد لەبارەی هۆکاری نەگەڕانەوە ڕووفاتانە کە ماوەی 4 ساڵ و نیوە لە پزیشکی دادی بەغدا هێڵدراونەتەوە گوتی کاتێک دەستمان کرد بە بەدووادا چوونەکانمان زانیمان لە سەرەتا حکومەتی هەرێم یەکێک لە هۆکارەکان بۆ دروستبوونی ئاسەنگەکان و نەگەڕانەوەی ڕووفاتەکان، هەروەها مزایدەکردنی بەشێک لە پەرلەمانتاران و نوێنەران بە دۆسێکە و هەوڵدا بۆ خستنە بەرژەوەندی لایەک. هەروەها ئەوشی خستە ڕوو لایەنە کوردەکان بەردەوام بە کۆمەڵێک شتی لاوەکی و بۆ تایبەت سەرقاڵن سەرنجامیان لەسەر پرسەنە یاخود سەرنجان لەسەر پرسەنەتەوەیەکان نییە. بۆ ئەوەش نمونەی هێرشە درۆیەنەکانی هێنایەوە کە بەردەوام هەڕەشن بۆ سەرخاکی باشووری کوردستان، بەڵام هەڵوێستی جددی نیە لە بەرامبەریاندا. ئەو کاداماژی بۆ کورە دەبێت کورد بە خۆی نەبوونی یەکریزی و هاو هەڵوێستی نەکردنی پرسەنەتەوەیەکان بە ئامانجی یەکەم و سەرەکی بەردەوام نەبوون لەسەر نیشاندانی بەجیان تاوکو ئێستا نەتوانراوە لەسەر ئاسیلوی دەوڵەتی بە کۆمەڵکوژی جینۆساید بناسێنرێ و سەرنجی وڵاتان بۆ پرسی کورد ڕابکێشێت.
سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و ئاو هۆرەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند و داوا دەکەن کە عێراق پەیوەندیە بازرگانەکانی لەگەڵ تورکیا ڕابگرێت. فالح خەزعەلی لیژنەی کشتتوکاڵ و ئاو هۆرەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی داواکردنی ڕاگررتنی پەیوەندی بازرگانەکانی عێراق لەگەڵ تورکیا ماژەی بۆ کرد داوا دەکەن کە عێراق پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ تورکیا ڕابگرێت و دەڵێ هۆکاری ئەو داوایان بۆ دەگەڕێتەوە کە تورکیا لەبارەی دۆسیێ ئاو پاراستنی ئاسایشی وڵاتەکان هاوکاریان نییە. ئەو شخصۆتە ڕووی تورکیا 94 بنکە و بارگای سەربازی تورکیا لە ناو عێراقدا هەیە کە یەکێک لەوانە لە نینەوەیە. دەڵێ خباری ئاڵوگۆڕی ساڵانی بەزرگانی نێوان عێراق و تورکیا دەگاتە 24 میلیارد دلار، ئەمە جگەلەوەی 600 کۆمپانیا و بەرهێنانی تورکیا لە ناو عێراقدا کار دەکەن. ئەو لە کاتێکدا کە لەو ماندەدا چەند جارێک بەرپرسانی دەوڵەتی تورک بە شێوەیەکی بەردەوام سەردانی عێراق دەکەن لەگەڵ بەرپرسانی عێراق وەرێم کۆبوونەوەی شەڕ ئەنجام دەدەن. نوێترینیان کۆبوونەوەی 19 مانگی ناوە سەر و کۆمار عێراق و پاڵێزی دەوڵەتی تورک بووە لەبارەی دۆسیەی ئاوەوە. هێوارەی دوێنەیە فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک گوندی گرزەی سەر بە شارۆچکەی ئەمەندی بردومان کرد و زیانەکانی تاوکوێ سەرنجاندرا. بەپێی سەر چاوەڕێمەکانی هێوارەی دوێنێ فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکیا بردومانی دەوروبەری گوندی گرزەی لە سنووری شارۆچکەی ئەمەدی کرد. بە پێی زانێرەکان بردومانەکە کیلۆمەترێک لە گوندە کۆدور بووە تاوکوێسە ناساندرێ زیانەکانی چی بوون. ئەو کۆبوونوانە لە کاتێکدا کە دوێنەلان قەرە هاکان فێدان لەگەڵ فالحپایە سەرۆکی حەشتی شابی و شاندێکی ئاوەری کۆبەوە لە کۆبوونەوەکەدا تاوتی دۆخیامنی ناوچەکان کرد. هەر لە کۆبوونەوەکەدا هاکان فیدان گوتوێتی کە تورکیا ئامادەیە بۆ گفتوگۆ و هاوکاری لەگەڵ هەموو لایەنەکانی عێراق. ئەو کۆبوونەوەش لە چوارچێ پێشاتەکانی ناوچەکە و استراتیژی سیاسەتی دەرەوەی تورکیا گرنگێکی گەورەی هەیە. توێژەکانی شاری کەرکووک لەبارەی پلانگەڕین و دەوڵەتی سەرڕێ بەرەو جەلان و دەڵێت دژمنان ئەو سەرکردانە دەکەنە ئاماج کە هیوای گەلەکانن ئەو گۆشەگیری کە ئەنجام دەدرێت لە دژی مافەکانی مرۆڤ و درێژەدانە بە شەڕ. ڕادەستی تووشا کرایەوە بۆ هەموو تاکێشی کوردەمە شۆکێکی زۆر گەورە بوو، کارەساتێکی زۆر گەورە بوو لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان. بۆیە بێگومان هەموو کوردێکی بە شەرەف ئەو خەبەرەی بە هەواڵێکی زۆر دڵتەزێن و کارەساتبار پێگەیشت. بێگومان دژمنانە گەڕێن ئەوەی کە نوخبەی سەرکردەکانە ئەو سەرکردانی کە هێمای گەلەکەیانن ئەوانە ئەیانەوێ دەست لەوانە بوەشێنن. بۆیە عەبدوڵڵا ئۆجەلان شێکە بوو لەو سەرکردانی کە لە چوارچێوەی پیلانی نێودەوڵەتیە بوو بۆ دەست بە سەرگردنی. ئەمە ئەگەر هەر پێناسەیەکی تری بۆ بکەین، هەر ئەگەڕێتەوە بۆ پێناسەی کە ئەمە بە ئاشکرا و ڕاوسەوخۆ و دژی یاساکانی مافی مرۆڤە لە هەموو جیهانە. چونکە ناکرێت کەسێک زیندانی بێ نەیەڵی نەپارێزەرەکەی نەکەس و کارەکەی سەردانی بکەن. بۆ ئەمە ڕای ئەو هەستێکی نیشتیمانی و کوردایەتیە، وەکو هەر گەلانێکی کە ئەگەر هەر سەکردەیەکیان هەبێ تێکۆشابێ بۆ ملەتەکەیان بە فەخر و شانازیە و کە باسیەکەن و ڕێزی دێگیرێ. ئێمەش لێرەوە ڕێژ و سڵایەکی بێپایانمان هەیە بۆ سەرۆکاپۆ بۆ ئەوانیشی کە هاوشێوەی سەرۆکاپۆ و خزمەت بەم نەتەوەیان کردووە بەبێ فەرق و بەبێ جیاوازیەک و بە دڵسۆزی بۆ نەتەوەکان تێکۆشاون. ئەمە خاڵی دووەمیان لە ساڵی 1999 لە لەو کاتەوە کە ئەو پیاوەڕێزەکە گیراوە بۆ ئەمڕەکە 25 ساڵە 25 ساڵە کە منەظەمەیەکەیە لە دنیای پێوترین منەظەمەی حقوقی ئینسان. منەظەمەی حقوقی ئینسان ئێستاکێ ئەبێ شەڕم بەخۆی بکات بەخۆی بچێتەوە مناوەکەی بگۆڕێ بیکا بە کۆمپانیایەکی تیجارەت لەبەرەوەی تاکوی ئێستاکێ لە هیچ ئەعلامێک و لە هیچ دنیایەکە نەمابینی لە سوچی زیندانێکە کەسێک ئازاد بکەن ساحێب دەنگی ئازاد بکەن. لەگەڵتان بەردەوام دەبین. هەپەکە لە ڕاگەنرایەکدا ناسامی گەریلایەکی ئاشکرا کردو و دەڵێ کە لە بۆسەی هێزەکانی ئێراندا شەهید بووە و ڕاشگەیاندۆ هاوڕێمان دژوار بە ئایدۆلۆژیای خۆی هاوڕێتی بەهێز بڕوای پتە و بەسەرکەوتن و ئەزمموی خۆی لە هونەری شەڕی گەریلادا بۆ جانگاوەری ئاپۆی نمونەی لە ڕاگەنراوەکەی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکەدا هاتووە. هاوڕێمان دژوار ئەلبا کاتێک لە 26 کانونیەکەمی 2023 لە هەرێمی کوتوڵ لە جموڵجۆڵدا بوو کەوتە ناوبۆسەی هێزەکانی ئێران و شەهید. هاوڕێمان دژوار لە زۆر ناوچەی وڵاتەکەمان
کوردستان تێکۆشانی ئەنجامدا وەلو خەباتی تێیدا بەشدار بووە جوێنگاوەری نەبەز و کۆڵنەدەری هەڵی بۆ خۆدانی ئاپۆی جگەل ئەزمموی بردۆزی خۆی بە هاوڕێتی بڕوای خۆڵ و شارەزایی لە هوەری شەڕی گەریلادا بۆ جنگاوەرێکی ئاپۆی نمونێ سەرخۆشی لە خەڵکی وڵاتپارێزی ئەلباک و کوردستان بەگشتی بوونە ماڵە بەنرخەکەی دەکەن کە جنگاوەرێکی ئاپۆی وەکو دژوار ئەلباکیان گەورە و پێشکەش بە تێکۆشانی ئازادی گەلەکان کردووە. هەپەکە ناسامەی ئەو هاوڕێی بەم جۆرە ئاشکرا کردووە ئەرگین لەمیر ناسرااو بە دژوار ئەلباک لەوان لەدایک بۆ 6 کانونی یەکەمی 2023 لە کوتۆل شەهید بوو. لە 86مین ڕۆژی مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەرۆجەلان بەردەوامە لە درێژی کار و چالاکیەکان بۆ ئازادی سێ ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 86مین ڕۆژدا بەردەوامە زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە چالاکیەکە لە ڕۆژی 86میندا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیاریشە تاوەکو 31 ئاداری ئەم ساڵ بەردەوام بێت. ئەنجومەنی مامۆسانی ناڕازی بە چەند مەرجێک دوای کۆبوونان لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەتی کاربڕێکەری هەرێم بڕیاریاندا بایکۆت هەڵپەسێرن و بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ئەنجومەنی مامۆسانی ناڕازی لە ڕاگەیەنراوێکدا دەڵێن پاش کۆبوونەوەی بەشێک لە نوێنەرانی مامۆسانی ناڕازی لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت ناوبراوە لە کۆبوونەوەکەدا وەڕیاریدا پاش هەموارکردنەوە یاسای بودجێڕا لە بەرزکردنەوەی مامۆسان بە پێی ساڵانی خزمەت بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئاماژە بۆ شکراو بە گرێبەستکردنی وانەبێژان بە قۆناغبەندی لەگەڵ ئەوەشدا باڵێنیان داوان بۆ جێبەجێکردنی داواکارەکانی دیکەی مامۆسان بەردەوام لەسەر خەت دەبێت و هەموو هەوڵێکی خۆشیان دەخەنەگەر. مامۆسانی ناڕازی دەڵێن وەکو ئەنجومەنی سەرتاسەری لەژێر ڕۆشنایی ئەو بڕیار و بەڵێندامانی جێگەی سەرۆکی حکوومەت وەک دەرفەتێکی تر بە دەسەڵات و نەخەوتاندنی ساڵێکی خوێندن بڕیاریاندا و بەڵپەساردنی بایکۆت لە ئەگەری جێبەجێنەکردنی بڕیارەکانیش بە گۆڕوتینی نوێوە دێنەوە مەیدانەکان. تا ئێستا دیار نییە کە تەواوی مامۆسانی دیکە بەو هەڵوێستەی نوێنەرەکانیان ڕازین و قبوڵی دەکەن یاخودنا لە ئەمڕۆ هەڵوێستی تەواوی مامۆسان لەو بارەوە ڕوون دەبێت و زیاتر لە 5 مانگە مامۆستان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵبجەوەی دارێک گەرمیان و ڕاپەڕین شارۆچکەی کۆی بایکۆتی داوامیان کردووە بەڵام لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لەژێر فشار و هەڕەشەی بەشێک لە مامۆستان بایکۆتیان شکاندووە و چونەوە هەڵەکانی خواندن و بەشەکەی دیکەش هێشتا بایکۆتیان کردووە بە خۆپیشاندان و گربوونەوەش بەردەوامن. لە شاری کەرکووک پەرتووکی پیاوێتی بەڵای سەر هەسارەکەمانە بڵاو کرایەوە بە ئامادەبوونی بەشێکی بەرچاو لە نووسەر و ڕۆشنبیرانی شارەکە و سەرەتایەک لە بارەی پەرتووکەکەەوە بۆ ئامادەبووان باسکرا. نووسەری کتێبەکە محەممەد بەکر دەڵێت کە دوای ئەوەی دەستم کرد بە شرۆڤە و قوببوونەوە لە تەوەرەکانی پەرتووکەکە گەشتم بەو باوەڕەی کە نابێت لە پیاوەتیدا خاترگرتنی تێدا بێت. دەوانێ بڵێم 11 سەرچاوی من هەبوو دواتر باز لەواکەم کە بۆچی سەرچاوەکانم نەنووسیوە 11 سەرچاوە بوو یعنی نزیکەی 7-8 سەرچاوم لە پەرتووکەکانی بەڕێز عەبدوڵڵاجەلانەوە بوو 3-4 سەرچاوی ترم لە پەرتووکی ترەوە بوو. پێش هەموو شتێک ناونیشانی پەرتووکەکە وەکو بەڕێز کاک محەممەدی ژووتی تۆزێ سەرنجڕاکێشە تۆزێ لەوانەیە هەزمکردن و هەرسکردنی تۆزێ قورسبێ هەم بەتایبەت بۆ پیاوان یعنی پیاوێتی و بەڵای سەر هەسارەکەمان بێ قورسە تۆزێ. بەڵام بۆچی واموتووە بێگومان لە ناوەڕۆکی پەرتووکەکەیە و لە ئەو تەوەرانەی کە ئاماژە قسەم لەسەری کردووە گەیشتمە ئەو قەناعەتێک کە ئەم ناونیشانەدا بنێم. بەڕاستیش لە سەرەتایە من ناونیشانی پەرتووکەکەم کە دەستم کرد بە نووسین بەم شێوەیە بوو هێزی تێپەڕاندنی پیاوێتی یعنی چۆن پیاو بتوانێت پیاوێتی لە خۆیدا تێپەڕێنێ ئەم سیفەت و خەسڵەت و تایبەتمەندیەی کە زەرمەندی گەورەیە بۆ خودی پیاو بوون دواتر بۆ سەر ژن بۆ سەر کۆمەڵگا بۆ سەر ژینگە چۆن تێپەڕێنێت. بەڵام ڕاستیش کە دەستم کرد بە نووسینی ئەم پەرتووکە و قۆڵبوونەوەم تیا دروست بوو لێکۆڵینەوە شرۆڤەم لەسەر تەوەرەکانی کرد خۆم گەیشتمەوە قەناعەتێک کە بەڕاستی پیاوێتی دەبێت خاتری نەگرین دەبێت زۆر بەتوندی ڕەخنەی بکەین ئەم سیفەتە بۆ ئەوەی کە بتوانین ژیان جوان بکەینەوە چونکە لەو باوەڕەدام بە حکمی ئەو هەڵسەنگان شرۆڤانەی کە کردومە
لە زیندانی ناوەندی شاری ئەردەبیل دوێنە سزای لە سێدارەدانی زیندانێکی کورد جێبەجێکرا بە پێڵێکی تووڕی مافەکانی مرۆڤی کوردستان دوێنێ زیندانێکی کورد بە ناوی ئیرەج پاکی لە زیندانی ناوەندی ئەردەبیل لە سێدارە درراوە ئەوەش خراوتە ڕووکەوە بنکراوە ڕۆژی یەکشەممە گواسترابەوە بۆ ژووری تاکەکە سی و ڕۆژی دووشەمەش سزاکی جێبەجێکراوە. ئیرەج پاکی تەمەنی 38 ساڵە خەڵکی گوندی ستونڕەشی سەر بە شاری سەڵماسی پارێزگای ورمەیە و خێزاندار بووە لە سەرەتای ئەم ساڵۆلانی کەم هەشتا کەس دەیران لە سەدارەدراون کە بەشێکی زۆریان لە هەردوو نەتەوەی کورد و بەلوچن. لە دوای دەستپێکردنی سەرهەڵدانی ژن ژیان ئازادی لە ساڵی 2022دا جێبەجێکردنی لە سێدارەدان بە ئێران بەشێکی بەرچاو ڕوو لە هەڵکشاندن کردوە بەمەش بۆتی چالاکبانانی مافەکانی مرۆڤ ئەمڕازێکە بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا و پاشکەسکردنەوەیان لە هەر جۆرە وەستانەوەیەک بەرامبەر بە دەسەڵاتدا. لە دوایین هەواڵدا وەزارەتی گواستنەوەی عێراق ڕایگەاندووە بۆ یەکەم جار ژنێکی کورد وەک یەکەم ژن دەبێتە کاپتنی فڕۆکەوانی لە عێراق و یەکەمین گەشتی لە نێوان بەغدا بۆ دووبەی ئەنجامدا. دوێنێ وەزارەتی گواستنەوەی عێراق ڕایگەاندووە لەلایەن ڕەزاق موحسین وەزیری گواستنەوەی عێراق خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە ڕێژین محەممەد دۆسکی بە بۆنەی بەرزکردن پلەی وەکو یەکەم کاپتنی فڕۆکەوانی ژن لە عێراقدا. ئەمەژە بەوەش کراوە کە ڕێژین وەکو یەکەمین کاپتنی فڕۆکەوانی ژن لە عێراقدا گەشتی نێوان بەغدا بۆ دووبەی ئەنجامداوە. لای خۆشەوە کە ڕێژین محەممەد باسی لەوەکو بەرزبوونەوەی پلەی وەکو یەکەمین کاپتنی فڕۆکەوانی ژن لە عێراق دەرفەتێکی گرنگە بۆ پاڵمانی گەنجانی عێراق بە تایبەتی ژنان بۆەوەی بە ئیرادە و خۆراکریەوە